هەوراز گیان گیانەکە هەسە باڵ بابت ڕازی بوو؟ باوکم ڕازیە تۆ برای منی. سپاس دەکەم نەسیم جان تا مردن ئەو چاکەی لەبیر ناکەم. تۆ برامی برا هەسە. هەوراز گیان وەرە براکەم وەرە خوا بەخێر. سەلامەت بیا ڕەبی. لە کۆتاییدا دەربەدەریش بووی. دانیشە براکە ماڵ خۆتە. باوکەی گیان بەخێر بێ کوڕم. سەلامەت بیا چاو دەست ماز خۆ بەخێر سپاس دەکەم. کوڕم ئاگال لێ یارمەتی بدە باشە. چاوەکە بیا ڕەبی. دانیش ئیسراحەت کۆ مەمنون. دانیش کوڕم یەک دەقە ئیشم پێێتە تا دەریدەی. بەسەر چاو هەوراز گیان دانیشێکشان باوە. سەلامەت دانیش نانە ئیسراحەتی خۆت وەرە کوڕم. وەرە کوڕم وەرە. گیان باوک کوڕم ئەم چەندی فکرم لێ کردەوە دەبایە لێ نەگەڕم ئەو کوڕە بێتە ئەو مارەی. ڕەنگە ئەو کوڕە تاوانە چ کردوی لۆی بابی دەری کردیە. باوکەی گیان من هەورازە ناسم وەڵڵاهی هەتا بڵێ کوڕێکی زۆر باشە. تۆ سەیری خۆت مەکە هەموو باوکێک ئاوا باش نییە. زۆر باوکەی فەرق و جیاوازی ئەکا بەخوا. کوڕم ئەو قسانە لۆم باز مەکە. باب هەیە ڕچی لە کوڕی خۆی بتەوەگە ئیشێکی خراپی نەکردبی لۆژ دەری کردیا دوایە باش نییە لە بۆمە کوڕم ئەوە لێروکانە ببینێتەوە. باوکەی گیان بەس مەجالێکم بەرێ بە ئەم هەفتەیە لێرە بێ دەست ماچەکەم گوناحە بۆ ئەو خوای گەورەیە. باشە ئەگە لێروکانە شتەچی لێهات ئەمە چ بکەینە؟ ئەو خراترە. باوکەی گیان ئینشاڵڵا هیچی لێ نایەت بەس تۆ مەجالێکم بەرێ با هەفتەیە لێرە بێ بزانین چی ئەبێ. ئەوە دایک نەدایکم لە ماڵە خوشکەکانم. کوڕم دوو ڕۆژ کە ئەوان دێنەوە بەڕاستی ئەوە جایز نییە ئەو لێروکانە بژیتن لەگەرما. باشە باوکەی گیان هەوڵەدا بەسەر چاو بەس مەجالێکم دەرێ با دوو سێ ڕۆژ لێرە بێ عەیبە. باشە ئەو دوو سێ ڕۆژەش مەجالت دەمێ باشە؟ مەمنونتم باوکەی گیان دەست ماچەکەم بە قوربانت بم خوا تۆم لێ نەسێنێت بە قوربانت بم باوکەی گیان دەمن بڕۆم بۆ لای عەیبە. قوربانت بم خوا ئەبێ ئافاتی کەی. هەوراز گیان راکەم بۆگری هەوراز برام هەوراز گیان نەسیم خوا باوکە چی گوت؟ هەوراز گیان باوکم وتی ئەو پیاوە لێرەیە خزمەتی بکەن و ئاگاتان لێبێت. هەیەک سەرۆتی چایەکشی بۆ ببە. ئای چەند بەدبەختم. تۆ بۆ ئەگری هەوراز گیان؟ لە بێکەسی خۆ. بۆ بێکەسی بە قوربانە بە. نەسیم باوکم مرد و خاشی کرد. باوکم هەلای کردم. باوکم منی شکاند. وتی بەبیرم دێتەوە من پەڕۆیەکی سڕینەوەی ماڵەوە من هیچ نیم نەسیم وەڵڵا من هیچ نیم. هەوراز گیان وا مەڵێ باوکت تۆی خۆشەوێ دایکیشت تۆی خۆشەوێ. نەسیمە تۆ ئاگات لێ نییە تۆ برادری منداڵی من نی. چیرۆکی من زۆر بە ئازارە. ئەجینە کەسیە دایک و باوکی خۆی خۆش نەبێ
ئەوە نییە منیش ئەڵێم ئەوان تۆیان خۆشەوێت باشە ئەوان هیچ فەرق و جیاوازیەکەکەن بەڵێ باشە تۆ هیچ غەڵەتێکت نەکردووە لە ڕابردوو با چیرۆکی خۆ بلۆ بچێت بۆ نەسیم کاتێککە من مناڵ بووم دایکم باوکم مامەکانم خاڵەکانم هەر هەمیان منیان خۆش دەویست گرنگیان بە من دەدا ئەمیان دەبردە شاری یاری لەو ماڵی لە بۆ ماڵی باوەڕ بکە زۆر جار خزمەکانمان خاڵەکانم مامەکانم دیان گوت با شەو لە لای ئێمە بیتن وردە وردە گەورە بووم نەسیم ئەدا ئاراس لە دایک بوو ئیتر هەموو مناڵی غیرەی هەیە یعنی وردە وردە هەستم پێکرد گرنگی بە من نادرێ ئیتر ئاراس لە باوەشیان دەگرێت گرنگیان پێدەدا نەسیم دەیان بردە هەموو شوێنێک دەیان بردە شاری یاری منیش سەیرم دەکرد کەس هەست بە من ناکە کەس گرنگی بە من نادا